تیمێکی شوێنەوارناسی زانکۆی ئۆتۆنۆمی بەرشلۆنەی وڵاتی ئیسپانیان کنە و پشکنین بۆ شوێنێک دەکەن لە سۆران مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ 7,000 ساڵ لەمەوبەر. ئەمەش گۆزەیەکی کۆنە ئەشکرێ سەردەمی ئیسلامی. ئەم شوێنە کەلوپەلێکی زۆری تێدا دۆزراوەتەوە کە لە سەردەمی ئیسلامەوە دەست پێ دەکات تا 7,000 ساڵ پێش زاین. لا هەمووشی گرنگتر ئەوەیە ئەو کەلوپەلانەی دۆزراونەتەوە دەگەڕێنەوە بۆ سەردەمی گردی بانەهێلک. ئەوە بۆ ماوەی 5 ساڵە ئێمە کاری کنە و پشکنینی تیادا دەکەین. We have pendants, we have obsidian, we have all the products related to daily life. I think that we are very lucky. Mon université, l'Université autonome de Barcelone. زانکۆی بەرشلۆنەوەی ئۆتۆنۆمی لەگەڵ بەشی شوێنەواری کۆلێژی ئادەبی زانکۆی سەلاحەدین لەگەڵ بەرەوبەرایەتی شوێنەواری سۆران دیان کردووەکەوە ساڵانە کاری هەڵکۆڵی شوێنەواری بکەن. ئەوە 5 ساڵ یەکەمیان تەواو کرد. خۆشبەختانە دوێنێش 5 ساڵی داهاتوویان نوێ کردوێتەوە و کە بەردەوامن لە کاری هەڵکۆڵی شوێنەواری لێرە لە گردی بانەهێڵک لە شاری سۆران. Surtout Amérique centrale et Amérique du Sud. گردی بانەهێڵک ناوچەیەکە لە ناحیەی دیانای قەزای سۆران. ماوەی 5 ساڵە تیمە بیانیەکان بە مەبەستی دۆزینەوەی پاشماوە کۆنەکان بەتایبەتی سەردەمی حەلاف کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ 7,000 ساڵ لەمەوبەر. لە کنە و پشکنینەکانیان چەندان کەرستە و کەلوپەلی کۆن و شوێنی نیشتە جێبوونیان دۆزیوەتەوە. لە نوێنترین دۆزینەوەماندا ئەوە بوو کە موسیلەیەکیمان دۆزیەوە موسیلەیەک بیزابێت کاتەکەی دیار نییە بەڵام موسیلێکە لە زێڕە دروست کراوە سەرەوەی موسیلەکە شێوەی ئەمەعینات و ئەوەی تێدا هەیە لەگەڵ سرە تیرمان دۆزیوەتەوە و لەگەڵ پارچەیەکی گۆزەی سەردەمی حەلەف کە هێشتا ڕەنگە ڕەش و سوورەکەی پێوە ماوە کە تەمەنی ئەو گۆزەیە نزیکەی 7,000 ساڵ پێش ئێستاە. ئەو کەلوپەلانێک کە لێرەش دۆزراوەتەوە ئامێر و کەلوپەلی جیاوازن هەز دەکەی هێندێکیان نوێن لە چاو شوێنەکەین کە ئێمە فتری حەلەفمان هەیە بە کۆمەڵێک بۆ نمونە ڕەنگی جیاوازە ناسرێتەوە لەسەر گۆزەکانی بەڵام لێرەشدا لەگەڵ ئەوەشدا چەندین ڕەنگی جیاوازتر دەرکەوتووە لەسەر بۆ نمونە پارچە گۆزەیە. لە سنووری ئیداری سۆران زیاتر لە 1200 شوێنی شوێنەواری هەن بەشێکیان کنە و پشکنینی بۆکراوە و هەندێکیان ساڵانە تیمە شوێنەوارناسەکان لە زانکۆ جیاوازەکانی ئەوڕۆپی و ئەمریکی و وڵاتانی عەرەبی کاری هەڵکۆڵینی تیادا دەکەن بەڵام زۆربەی شوێنەکان پشتگوێ خراون. بەپێی بەڵگە مێژوویەکان هەندێک لەو شوێنەواریانە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ زیاتر لە 6,000 ساڵ لەمەوبەر. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، ئیدارەی سۆران.